سلااوڕێز هاوڕێیان هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بێن لە هەر شوێنێکی دنیا هەن. ئەنفالی بارزانیەکان و دووسێ پرسیاری سادە و ساکار لە مەسعود بارزانی. هاوڕێیان هەموو ساڵ ئێمە شایەدی ئەو شانۆگەریە دەبین کە بە ناوی جینۆسایدی بارزانیەکان مەسعود بارزانی دێتە سەر شاشەی ختابەک دەدات و کۆمەڵێک هەولێری گۆتەنی فنگە فنگمان لە بۆ دەکاتم بە ناوی ئەنفالی بارزانیەکە. من ئەمڕۆ نامەوێ بگەڕێمەوە سەر پرۆسەی ئەنفالی بارزانیەکان کە لێرەوە سەری ڕێز لە بۆ هەموو شەهیدەکان دادنوێنم. ڕێزی تایبەتم لە بۆ بنەماڵەکانیشیان هەیە. ئەوەی مەبەستمانە ئەوڕۆ باسکردن لەو فنگە درۆینەی مەسعود بارزانی و ئال مەلا مستەفا، نەک بنەماڵەی بارزانی هاوڕێ. بەرەوەی بنەماڵەی بارزانی زۆر جیاوازە لە ئال مەلا مستەفای. بنەماڵەی بارزانی هەموو بنەماڵەکانی بارزان دەگرتەوە، ئال مەلا مستەفاش تەنها مەسعود و ئەولادەکانی دەگرتەوە، یعنی مەلا مستەفا و ئەولادەکان. جامە لێرە ئەوڕۆ مەبەستمانە چەند پرسیارێکی سادە لە مەسعود بارزانی بکەین لە بڕی ئەو فنگەی کە هەولێری دەرێن هەموو ڕۆژێ دێ لەسەر شاشەی دەکات بە ناوی هەموو ساڵێک لە بۆمان دووبارە دەکاتەوە لە یادی جینۆسایدی ئەنفالی، لە یادی جینۆسایدی بارزانیەکان دووسێ پرسیاری سادەی لێ دەکەین. هاوڕێیان ئەو کابرایەیە بەوە وێنەکەم دانایە، ئەوە ناوی فارس نعمە میعاویە. ئەوە فەرماندەی لە ساڵی 1983 فەرماندەی فەیلەقی 1.5 سوپای عێراق بووە لە سەردەمی عەمەلیاتی فەجری 2 کە حکوومەتی عێراقی وانەوی دەبا پێ دەڵێن جینۆسایدی ئەنفالیەکان. بەرپرسی سوپای سەرکردەی سوپای عێراقی وە لە سەردەمی فەجری 2 سەرکردەی فەیلەقی عێراق بووە. فەیلەقیەکی سوپای عێراق مەبەستمانە واتە عەمەلیەی جینۆسایدی بارزانیەکە. دەی مەسعود بارزانی ئەگەر ڕاست دەکەی هەموو ڕۆژە دێ لەسەر شاشە فنگە فنگمان لۆ دەکەی بە خۆت و ئەولادەکانتە هەموو ڕۆژێ لە نەمسایە. بەشێکی زۆری پارەی دزرایمە هەمووی لە نەمسایە، هەستەخانەتان هەیە لە نەمسای. ئەو کابرایە لە نەمسا دەژیت. ئەوە بەرپرسی ڕاستە خۆی جینۆسایدی بارزانیەکان بوو. پارەیە هەیت، دەسەڵاتە هەیت، حکوومەتی عێراقی دەتوانی هاوکاری بکە، ڕشکایەتی لێ بکە، هەتا لە ژیانمایە حکمی بدا. مێ ئەم ڕۆژێ سەر شاشەی وەڵا بارزانیەکانەوە بارزانیەکانەوە. هاوڕێیان من نامەوێت قسە لەسەر ئەوە بکەم مەسعود بارزانی چۆن دەستی هەبووە لە پرۆسەی ئەنفالی بارزانیەکان. لە کۆمێنت ڤیدیۆیەکی کاکمەچی ئامێدیمدان هەیە بە دوور و درێژی باز دەکات شێوازی دەست تێهەبوونی هۆکاری جینۆسایدی بارزانیەکان و پەیوەندی مەسعود بارزانی لەگەڵ ئەم جینۆسایدەی هەمووی بە دوور و درێژی باز دەکات. منداڵە بارزانیەکان هەموو دەزانن، نێارەکانی بنەماڵی مەلا مستەفاش هەموو دەزانن. ئەو کاکمەچیش باسی کردیە، بڕۆن جێ بدەنێ ئەو زە تێدەگات. هاوڕێیان ئەو فارس نیعمە میعاویە ڕێکخراوی کوردستانی چاک شکایەتی لێ کرد، ویستی بیداتە دادگای، بەڵام پرۆسەکە سەرکەوتوو نەبوو، نەیانتوانی. بەڵام ئێستا بنەماڵەی بارزانی زۆر بە ئاسانی دەتوانن بچن شکایەتی لێ بکەن و بینن دادگایی بکەن. هەربی هینەوە عێراق نەک لە نەمسای، لە نەمساش دەژیت. دەی ڕاست دەکەن بڕۆ شکایەتی لێ بکەن. دوو، یعنی ئەوەی کە ئەمن خەفەتی لێ دەخۆم زۆرم پێ ناخۆشە لە ساڵی 2022 هاوڕێ لە سەردەمی تەکنەلۆجیا، یعنی ئێستا بە یەک سێرچی لە گۆگڵ هەمشتی دەبینیەوە. کەس ناتوانانی درۆت لەوە بکە، کەس ناتوانانی بە درۆ هەرت بخەرێتین لە بەرەوەی درۆیەکەی زوو سپی دەبتەوە. ئێستا دەبینم منداڵە بارزانیەکان هێشتا باوەڕیان بەوەیە کە مەسعود بارزانی ڕێز لە جینۆسایدی بارزانیەکان دەگری، ئەوانەی کە خزم و کەسیان ئەنفال کرا. گریمانەوە مەسعود بارزانی ناتوانی بیکە، ئێنگۆ هەموو پارەتان هەیە، دەسەڵاتتان هەیە، بڕۆ شکایەتی لێ بکەن و بهینن لە دادگای بدەن لە بۆ مێژوو یەکێک لە تاوانبارانی جینۆسایدی بارزانیەکان دادگای بکەن. ئەنگۆلۆ ناکەن. یان ئەوانی دیکە ئەوانەی خۆیان بە
ناری بنەماڵی بارزانی دەزانم لە ناو کەوانەچی بە نمونە ئەنی باشترین نمونەیان ئەو کابرایە ئەدهەم بارزانی کاگەدهەم ئەو کابرایە دەستی هەبووە لە تیرۆرکردنی مامت برات بابت دەی ئەگەر ڕاست دەکەی پارەت هەیە دەتوانێت لە جاتی معامێش 50 معامی بگیت و دەتوانی بێ ئەو ڕووپاش مادام مەسعود بارزانی مێژۆک لە خۆی تۆمار ناکە ئەگەر ڕاست دەکەی وەرە تو مێژۆک تۆمار بکە پێویست بە هاوکاریە هەمومان هاوکاری دەکەی ڕێکخراوی چاک بە تاقی تەنها کردی دەیوەرە تو بەشدار بە هەموو ئەو برادرانی ڕێکخراوی چاک هەیە وەرە یەک شکایەت بکە هەموو هاوکاری دەکەن ناوی سولاسی دەوێ ئەدرێس دەوێ هەموو شتەکانی مەوجودە وەرە شکایەتی لێ بکە کەسی یەکەمی تو ئەو کابرایە بەشدار بۆ لە سێدارەدانێت وەرە شکایەتی لێ بکە مەسعود بارزانی نەتانی خۆ تۆ دەتانی ئەو مێژۆکی لە خۆی تۆمار ناکە دەزانی هۆکارەکەی چییە وەرە تو تۆماری بکە ئەوە پرسیاری یەکەم بۆ هاوڕێیان پرسیاری دووەم هاوڕێیان کە من هەمیشە لە خەیاڵمدایە لەبەر چێ بنەماڵەی بارزانی بە تایبەت مەسعود بارزانی لە دوای ڕوخانی حکوومەتی عێراقەوە هێنانی ڕووفاتی بارزانیەکان هەتا وەکو ئێستا ڕێگرە لە فەحسی DNA لە بۆ جینۆسایدی بارزانیەکان کەس ئەو پرسیارەی لە خۆی کردیە یان کەس گوێری ئەوە هەیە ئەو پرسیارە لە مەسعود بارزانی کە لەبەر چ نایکەی هەندوونێ لە ختابەکەی دەگوت 3 برام لە گەردایە برازام لە گەردایە مامیشی لە گەردایە 2 مامیشی لە گەردایە ئامۆزایەکی لە گەردایە یعنی خەڵکی زۆری لە گەردایە وێن دەمەوێت ئەو ڕۆ لێرە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە هاوڕێ یعنی تاکە هۆکارە گوای کردیە مەسعود بارزانی ڕێگربی لە فەحسی DNA لە بۆ جینۆسایدی بارزانەکان وریتی لەوەی لە ناو جینۆسایدکردنی ئەو کەسانی کە جینۆساید کرانە قوڕشید شێخی تەریقەتی نەقشبەندی تێدا شێخ عوسمانی تێدا کە بابی ئەدەم بارزانیە شێخ نەزیری تێدا کە مامی ئەدەم بارزانیە تاکە هۆکارە گواکردی ڕێگربی لەوەی لەبەرەوەی ئەگەر ئەوانە بناسێنەوە یعنی مەکانەتی کۆمەڵایەتی ئەوانە زیاترە لە مەسعود بارزانی بەتایبەت لە ناو بنەماڵەی بارزانی وە خەڵک ئەوانە ڕێزشی تایبەتیان نەدەکەی بۆی ڕێگا نادا تەرمەکانیشیان بناسێت و لەبەرەوەی قەبریان هەبیت ببینن هاوڕێیان چنە عەبیرکردنەوە چییە لە کوردەواری خۆمان قسەکێ دەرێ هەتا دەبیتە گا دەبیتە گۆلک یعنی هەتا پیر دەبی عەقدی تۆختر دەبتەوە بەرامبەر بە تەنانەت لە قەبریش وازیان لێ نایی لە قەبریش ڕێگا نادە ڕووفاتەکانیان دیار بن ئەوە چێە ئەوە چێ نییە خۆ ئەگەر برایەکانی مەسعود بارزانی مابانە مەسعود بارزانی نەدە بۆ سەرۆک نەدە بۆ سەرۆکی پارتیش لە ئاخیرەکەی بوو سابیر و عوبەیدوڵڵا مابانە مەسعود بارزانی تانی خۆی بادا نایتان بەهەرحاڵ ئەو پرسیاری دووەم بە هیوام هەموو بارزانیەکان لە مەسعود بارزانی بکەن هەرێکاکەت لۆ ڕێگری لۆ ڕێگا نادەی بزانین ئەو تەرمانە چێ ئەوە پرسیاری دووەم هاوڕێ پرسیاری سێم هاوڕێیان کە پارتیەکان ناوێرم بیکەم ئەمن دەی لێرە دەیکەم ئەویش ئەوەیە ئەوە ئەندامی مەکتەب سیاسی پارتیە گوێ دەگەیم زانیت دەرێت تەسەور بکەن ئەو خەڵکەی پێشان ئەنفالی دەکرد و تعریبی دەکرد و داک خوشیمەی ئەنفال دەکرد کە هاتنە کوردستان هەم ڕەیان گۆڕا من لەو چەند ساڵە ڕەنگە دەیان جار دەتوانم برێم هەر وەختە برێم سەدان جار سەردانی مەنتیقەکانی عەرەبی ئەو ناوام کردێ لەگەر ڕئیس عەشیرەتەوانەی عەرەبی دانیشتیمە زۆریش لەو قیادانەی کە کاتی خۆی قیادەی ئەو نەهامەتی سەر کوردستانیان دەکرد ئێستاش لە هەولێرە ئێستا پەشیمانن دەزانن کورد چییە
پارتی چییە سەرۆک بارزانی چییە ئێستا دەزانن ئێستا بە خۆیان دێنە لای مە قسەم دەکەن ئەمن ڕۆژە لەوێ قسەم بۆیان دەکرد گوتم ئەمە ئەنفال کران تعریب کران هەر دەمیسەن دەشتیان پێ برێم پێدا هاتم بە هەموو شتەشی دوایە گوتم لە نۆتویەک ئەمە جێتا لێ بۆ هاوڕێیان ئەوە کاکەمی نەجارە دای مەکتەب سیاسی پارتی بە دەوی خۆی دەرێ هەموو بەحسێکە لە هەولێرێنە خزمەتیان دەکەین یعنی بە کوردی مەسعود بارزانی دێ لەسەر شاشە فنگە فنگمان لە بۆ دەکا بە ناوی ئەنفالی یەک جینۆسایدی بارزانیەکان کەچی لەو لایەش هەرچی بەعسیە هەرچی جاش و مستەشارە یعنی هاوڕان عملیاتی فەزری دوو کە ئەو فارس نعیمامی عاویەوە بوو بە هاوکاری جاش و مستەشارەکان بوو بەشێک لەوانە ئێستا لە هەولێر دەژی دەسەڵاتیشیان هەیە و مەسعود بارزانی کوڕە ئەنفالی کردە پاسەوانی جاش و مستەشار و ئەنفالچیەکان کەس پرسیارەی لێ کردی نایرە کاکە کو دەبیژیانی کوڕە جینۆسایدێکیان کسە جینۆسایدێکیانەوەی کەسێکی جینۆساید باواز لە سۆرانی بینین کێشەمان لەگە سۆرانەکان نیە بازانێکان خزمەتکاری عزت دووری بووبی دەرگەوانی عزت دووری بووبی هەتا مرد لە هەولێرێ کەدە پرسیارەی لێ کردینە ناوێرن هەموو ئەو جاش و مستەشاران دەستیان هەبوو لە ئەنفال چ ئەنفالی بارزانیەکان بیت چ ئەنفالی سۆرانیەکان بیتن ستا هەمویان لە هەولێر دەژین سەرکردەکانی بەعز لە هەولێر دەژین ئەوە یەکێک لەوانەی کە دەستی هێوا لە نەمسای دەژی نەمسا دەبڕۆ یعنی هاوڕێیان لە سەردەمی ئەوڕۆ نابی ئینسان زۆر عاتفی بیتن بە درۆ باوەڕ بکە یعنی دەبینی کەسێک دێت لەسەر شاشەی خۆی دەکاتە پاڵەوان یان باسی ئەو مێژوە دەکا کە بە خۆی دەستی هەبووە لە دروستبوونی ئەو مێژوەی بە خراپە مەبەستمان کەچی دێن باوەڕی پێ دەکەن و لەوەش ناخۆشترەوەیە دەبینن ئەوانەی کە سوکاری ئەنفالەکان پێیان وایە ئەوە قائیدی ئەخلایە یعنی من لەوە تێناگەم بۆی من زیاتر کارتان ناگرم هاوڕێیان تەنها مەبەستم بۆ ئەوە بزانن ئەگەر پارتی بنەماڵەی بارزانی ڕاست دەکا ئەوە یەکێک لە بکەرانی جینۆسایدی بارزانەکان لە ناوسای دەژی ڕێکخراوی کوردۆسایت چاک شکایەتی لێ کردیە بەڵگەکانەوە دادەنێن یەکبەیەکە و لە کۆمنتیش نووسینێکی عەلی مەحموودی دادەنێن کە بە دوور و درێژی باسی ئەو فارس نیعمەی دەکا کە من لێرە نامێ زۆر درێژی بکەمەوە چێ ئەو چ بووە و باسی شکایەتەکەش دەکە بە درێژترەوەی کە من باسم کرد بە هیوام بیخینەوە دوو ئەوە مەسعود بارزانی ڕێگان ناداتن بەس ئەی ئەوانەی تر کە قوربانی جینۆسایدی بارزانیەکانن پارەتان هەیە ڤیزەتان پێویست نییە دەتوان لە جیاتی مەعاملێکی پەنجا مەعامی بگرێن پێویستان بە هاوکاری هەموو برادەرانی ڕێکخراوی کوردۆسایت چاک کاتی خۆشکاتیان لێکردیە مانە دەبڕۆ شکایەتی لێ بکە لە کۆتایی بە هەر ئەو بینەتی هاوڕێیان یعنی هەر ئەو مەسعود بارزانیە لەگەر جەلال تاڵەبانی لەگەر ئەیات عەلاوی ئەوانە ڕێگر بوون لە بە جینۆساید ناساندنی عملیاتی ئەنفال نزار خەزەجی لە دانی ماڕک بوو برادرانی کوردۆسایت چاک بە تایبەت کاقادر کە وردەکاری زۆر زۆری دەکنا لەسەر ئەوەی کە چکە یەکێک بە لە شکایەتکەرانی سەر نزار خەزرەجی لەگەر کاک عەلی سیاسی ئەوانە وردەکاری زۆر زۆریان دەکەن یەک شت کە من لێرە دەمەوێت باسی بکەم نوێنەری ڕێکخراوی کوردۆسایت چاک چوو بۆ دادگای دانیمارک لەسەر ئەو پرۆسەی نوێنەرەکە چێ بوو جەواد قادر لە ژیانمە دکتۆر شەریف وانلی کە هەردووچیان چوو بوون باسییان کرد بوو لە بۆ هاوڕێیانی ڕێکخراوی چاک بەشی یەک مەکتەبە دیکۆمنتیان تەرجەمە کردووە سەر زمانی دانیمارکی لەوەی لە مەحکەمە بەکاری بینن کەچی مەسعود بارزانی و جەلال تاڵەبانی و ئەو ئایەت عەلاویە بەڕائەتیان لە بۆ نزار خەزرەجی کرد لە دادگایەکەی قوتاری بوو هاوڕێیان ئەگەر ئەوە کرابایە لە دادگای دانیمارک لە 26 وڵاتی ئەوروپی بەو بڕیارەی دادگای دانیمارک جینۆساید
دەناسێنرا خیانەتیان لەوەش کرد کەچی ئاوا بێ چاوەڕوندێنە سەر شاشەش درۆی گریانی تیمساعیانەوە دەڕێژ خەفەت لەوەش دەخۆم خەڵک پێیان باوەڕ دەکەن و ساڵی 2022 بۆی من زیاتر کاتان ناگرم هاوڕێیان کاتە چی خۆش ماڵاوە